لا شاری هەولێر خولێکی ڕاهێنەراتی بی ئاسێوی دوای 21 ڕۆژ لە بەڕێوەچوونی با هەردوو شێوازی تیۆری و کردداری کۆتایی هات لە خولەکە 24 ڕاهێنەری 6 پارێزگای عێراق بەشدار بوون یەکێتی تۆپی پێیلقی هەولێر سەرپەرشتی دەکرد با چاودێری یەکێتی تۆپی عێراق. ئەوە خولی بی ئاسێویە لە 24 بەشدار بوو پێک دێ لە 6 پارێزگای عێراق 3 پارێزگای کوردستانە لە پارێزگاکانی هەولێر و کەرکووک دۆک سلێمانی تکریت مووسڵ پێک دێت. ئەو خولە بۆ ماوەی 21 ڕۆژ تێدا ئەنجام دەدرێت لە 8 خولەکە دەستی پێکردیە و لە ئەوڕۆ ئاخر ڕۆژی بەشداربووەکانە کە ڕاهێنانی عملي دەکەن يعني اختباریان هەیە و بەیانیش امتحانی کۆتاییان هەیە نظري. لإجراء الاختبار تقريبا الأخير بالنسبة للدورة التدريبية اللي اشترك بها 24 مدرب من تقريبا أعتقد 6 محافظات تجمعوا في محافظة أربيل، وهذا شيء يعني يحسب لاتحاد الفرعي لأربيل لأنه جمع كثير من المحافظات بمنطقة واحدة. الدورة تتضمن يعني مدتها 21 يوم، تتضمن جانب عملي وجانب نظري. الجانب النظري كنا ناخذه بمديرية الشباب والرياضة اللي يتضمن يعني عن المدرب، عن كيفية إعداد خطط التدريب ومتطلبات التدريب والمدرب نفسه واللياقة البدنية، الجانب النفسي، الجانب الإصابات، التغذية، هاي كلها من الأشياء اللي طرقت لها الدورة بالجانب النظري. الجانب العملي هو كيفية مثلا بناء اللعب من الخلف، بناء الهجوم، كيفية الدفاع الفردي الزوجي، كيفية الحيازة، كيفية التمرير والإسناد. هذه بعض الأشياء اللي يعني أخذناها بهذه الدورة. المدربين ما شاء الله يعني مواظبين جدا لأنه كان التدريب يجري 5 صباحا، لذلك كان الالتزام عالي. إن شاء الله نتمنى يوم غد هي ختام الدورة، نتمنى النجاح والموفقية للجميع. رحيم حميد محاضر الدورة. يعني الدورة دائما ما يعني يصير بها أكيد الأكثرية هم يمتازون وينجحون، لكن أكيد بكل دورة هناك بعض المدربين ليس بالمستوى مثلا المطلوب، لذلك أيضا يكون بها عدم نجاح، يعني بس عدد قليل جدا إن شاء الله. رحيم حميدي عراقي وانە بێژی ئاسێوی وانە بێژی خولەکە بوو بەیانیان زوو وانەکانی کردداری لە نێو یاریگەکان دەوترایەوە و دواتریش لە هۆڵی بەڕێبەرایەتی گشتی وەرزش وانەکانی تیۆری دەخوێندران. الحمدلله تقریبا 20 ڕۆژە ناو ئەو خولەی ئەوڕۆ ئاخر ڕۆژی خولەکە ئاخری امتحانی عملیمان هەیە. طبعا ئەو جۆرە خولانە زۆر پێویستن یەکێک لە ناحیەی دعمی قانونی کەەوە ڕاهێنەر پێویستە ئەم بڕوانامەیانەی هەبێت تاوەکو پیشەکەی خۆی ممارسە بکە وەکو ڕاهێنەر، دومیش وەکو زانیاری یعنی چەندی داخلی دەورات و خولی لەو جۆرانە بین تۆ بەهرەکەی خۆت بە زانیاری نوێ پەرەپێدەی و لە بابرین ڕۆژانی مەشقی ڕۆژانی خۆت لەگەیانە کە تیپەکەت سوودی باشی لێبینی. لا خولەکە 8 پارێزگای هەولێر و دهۆک و سلێمانی و کەرکووک و مووسڵ و دیالە بۆیان هەبوو یەکە و 4 ڕاهێنەر بۆ خولەکە دەستنیشان بکەن. دوای تەواوبوونی خولەکەش تاقیکردنەوەی تیۆری و کردداری بەڕاهێنەرەکان کرا، بڕوانامەی بەشداربوونیان پێدرا. لە ماوەی داهاتوش سەرکەوتوەکان بڕوانامەی دەرچوون لە خولی بی ئاسێویان پێدەدرێت. حوسێن محەممەد کەناڵی پێیام هەولێر.